کاتتان باش هاوڕێیان بەخێر بێن بۆ وێبیناری ئەو شەو لە وەرسی دووەمی بەشی وێبینار ئێمە وەکو دەستەی سایکۆفیر هەستاین بە ئەنجامدانی وێبینارێک بۆ بەڕێستوانە ئەمین ڕەسوول لە ژێر ناونیشانی چارەسەرکردنی هزری و ڕەفتاری بە ئاڵوودەبوون. مامۆستای بەڕێز ئەگە ئامادەبی دەست پێ بکە. بەڕێزان سڵاوتان لێبێت. من ناوم توانایە، ماستەرم هەیە لە کلینیکال سایکۆلۆجی و چارەسەری هزری و ڕەفتاری لە وڵاتی قەتەر و ئەزموونی کارکردنم لە بواری چارەسەری دەرونی بە ڕێگای CBT بۆ ئەو کەسانێکەوە ئالوودن بە مادە هۆشبەرەکانەوە و ڕاهێنراوی پەیمانگای بێکم بۆ هزری و ڕەفتاری، بۆ چارەسەری هزری و ڕەفتاری، وهروە ڕاهێنراوی دامەزراوەی حەمەدی پزیشکی بۆ ڕاهێنانی و چارەسەری ئالوودەبوون لە وڵاتی قەتەر. خۆشحاڵم لەگەڵ ئێوەی بەڕێزم، هیوادارین بتوانین لەو ماوەی کە لە بەردەستمانە سوود لە یەکتر وەربگرین. ئێوە بەڕێزان بەس پاوەرپۆینتەکە دەبینن یان چکە دەمەوێ ئەگەر پرسیارێکم هەبێ کۆمنتەکانی ئێوە نازانم دەتوانم هیچ کۆمنتێکی ئێوە ببینم؟ ئەگەر کەسێک لەگەڵم بێت جوابم داتەوە سوپاسان دەکەم. مامۆستا کە قوتابیەکان پرسیاریان کرد کۆمنتیان کرد خۆم پرسیارەکانت پێ دەڵێم. باش، زۆر باشە، تەمام، زۆر باشە. ئەو بابەتە بۆ بابەتەمان هەڵبژاردووە. یەکەم شت لەبەرەوەی کە من بەڕاستی پسپۆڕێکەم لەو مەجالەدایە و هیوادارین ئەوانەی کە لە دایان هەوەیە گرنگ بێنە ناو بواری چارەسەری دەرونی و حەزیان لە هەر جۆرێکی چارەسەری دەرونیە بتوانن ئیستیفادە بکەن، واتە بە هەر ڕێگایەکی تر بتوانن گرنگی بدەن بە ئالوودەبوون. و خۆتان دەزان کە ئێستا بۆتە کێشەیەکی بڵاو لە جیهاندا و حتا لە وڵاتی ئێمەش وەکو کێشەیەکی بڵاو سیر دەکرێت و ئەو تەداخولاتانەی کە هەیە بۆ ڕێگریکردن و چارەسەری زۆر کەمن. طبعاً ڕێگاکان زۆرن، واتە چۆن بتوانین ئێمە بەرەنگاری ئەو کێشە ببینەوە، واتە ئەو کەسانەی کە ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و هۆشگۆڕەکان، واتە بە شێوەیەکی گشتی چۆن بتوانین مامەڵەیان لەگەڵ بکەین بە ڕێگایەکی تەندروست. زۆر باشە. سەرەتا تاوان ئێمە بە CBT واتە ئەو تەکنیکە و ئۆپڕۆچی کە بەکاری دێنین بریتە لە کۆگنیتیڤ بیهێڤیرال تێراپی، یەکە لەو ڕێگە چارەسەریە و ئینتەرڤێنشنە تەداخولە زۆر گرنگانە کە سەلماندنێکی زانستی زۆری لەسەرە. بەوردی دەچینە ناو بابەتەکە، لەوانەیە لەو ماوەی کە لە پێشمانە فریای هەموو شتێک نەکەوین، بەس هیوادارم ئەوەندەی کە لەگەڵ یەکین بتوانین ئیستیفادە لە شتەکە بکەین. باشە، هەدەفمان لەو سیمینارە و وێبینەرە بریتیە لەوەی کەوا واتە ئێوە دەتوانین لەو وێبینەرە فێربین کەوا CBT خۆی چییە و هەروەها چۆن بەکاردێنرێت بە تایبەت بۆ ئەو نەخۆشیانیان و کێشانەی پەیوەندیدارن بە مادەکانەوە. وە کۆمەڵێک بیردۆز باز دەکەین کە وەکو تەداخول وەکو بیردۆز کار ئیش دەکەن و تێڕوانیان هەیە بۆ ئالوودەبوون، هەتا کێشانەی کە پەیوەندیدارن بە ئالوودەبوونەوە، و جیاوازی و تەداخولاتانە لەگەڵ ئەو کۆپینگ استراتیژیانەی کە بەکاردێن بۆ ئەو بابەتە. باشە، سەرەتا پرسیاری ئەوە بکەم چەند لە ئێوە ئاشنایەتی هەیە لەگەڵ CBT، کێ ئیشی پێ کردووە، کێ زانیاری لەسەری هەیە؟ ئەگەر هەر تەنها وەڵامێک بدەنەوە بە بەڵێ بە نەخێر. بێگومان زۆربەتان لەوانەیە زانیاریتان هەبێ، بەس کێ زانیاری زۆر باشە، کێ هەر نەبیستویەتی، کێ نەیبیستووە، بۆی هەر فکرێکمان هەبێ.
هیچ وەڵامێک هاتووە یان بەردەوام بم؟ ئێمە خۆمان وەکو قوتابیانی زانکۆ سەلاحەدین بەشی دەروونزانی لە وێبینەرەکانی ڕابردوو زۆر دەربارەی CBT بابەتمان هەبووە. پێم وایە بەشێکی باشیان ناوەنی متابعەی سایکۆفێریان کردبی پێشینەیان هەیە لەسەر CBT، چارەسەری CBT. تەمام، دەست باش، زۆر باشە. بێگومان کیت زانیاریتان هەیە و هەیە لەوانەیە خۆی دەوراتی وەرگرتە بێ و هەرچە بیستی بێتی بە هەر جۆرێک. ئەمە هەوڵ دەدەین لەو بەشەدا بتوانین کورتەیەک باسکەین لەسەر CBT و چۆن سوودی چێەوە، چۆن ئیش دەکا بۆ وەکو ڕێگریەک وەک تەداخولاتێک بۆ ئالوودەبوون. تەواان مۆدێڵی CBT ئەوەی کە ئێمە باسی دەکەین کۆگنیتیڤ بیهێڤیۆرال تێراپی، واتە چارەسەری هزری و ڕەفتاری. ئەو مۆدێڵە لەسەر بنەمایەک ئیش دەکات، واتە گەر هەر ناوەکەی خۆی بخۆیەوە، واتە چارەسەری هزر، بیرکردنەوە و هەروەها ڕەفتار. بە تێڕوانینێکی قۆڵ سەیری کێشەکان دەکات، واتە ئەو کێشە هەر ڕووداوێک ئەگەر سەیری ئەو مۆدێڵە بکەن لە پێشتانە ئێمە سیچوێشنمان هەیە، ئیڤێنتمان هەیە، هەتا هەر ڕووداوێک لە دەوروبەری ئێمەوە ڕوو دەدات. ئەگەر عادەتەن سەیری ڕووداوەکان بکەی دەکرێت ڕووداوەکە لە ڕابردوودا چ ڕووداوێک ڕوویداوە و ئێستا خۆی سیچوێشنەکەیان ڕووداوەکە چییە و ڕووداوێک لە داهاتوودا، واتە ڕووداوی کە ڕوودەدا لە داهاتوو چییە. پاشەوە ئەو ڕووداوانە کاریگەری دەکەنە سەر بیرکردنەوەکانمان. لە ڕاستیدا ئێمە مرۆڤ کە بە شێوازێک دروست کراوە عادەتەن تەحلیلی بۆ ڕووداوەکان هەیە، یەکدانەوە ئەوەی کە لە دەوروبەری ئێمە ڕوو دەدات تەحلیلمان بۆیان هەیە. ڕاستەوخۆ ئەو تەحلیلە ئەو لێکدانەوەیە لە ناو CBTدا پێی دەڵێن ئۆتۆماتیک تۆت، بیرکردنەوەی ئۆتۆماتیکیە، واتە ئەوەی کە ئێمە ڕاستەوخۆ بە مێشکماندا تەحلیلی ئێمە بۆ ئەو ڕووداوە ئۆتۆماتیک تۆتە. دەکرێت ئۆتۆماتیک تۆتە ئەرێنی بێ، دەکرێت نەرێنی بێ. عادەتەن بەشێکی زۆریان نەرێنینە و بەشێکی زۆریان ڕاست نییە، وانەیەکە ئێمە بیر لە ڕووداوەکە دەکەینەوە. واتە یەکەم تێڕوانینی ئێمە و لێکدانەوەی ئێمە بۆ ڕووداوەکە مەرج نییە ڕاست بێت. ئۆکەی، ئەوەی کە گرنگە بزانێ ئەو سیچوێشنەی کە هەیە ئێمە تەحلیلمان بۆی هەیە. ئەم باشە. و پاش ئەوەی کە ئەو تەحلیلە دەکەین، واتە لێکدانەوەی ئێمە چەند گۆڕانکاریەکی جیاواز دروست دەکات. باشە، ڕیاکشن دروست دەکات. دەکرێت و ڕیاکشنە وەڵامدانەوەیە لە ئیحساسەکانماندا بێت، یان لە بەشی عاتفە. تۆ هەز بە چی دەکەی؟ هەز بە ترس دەکەی، هەز بە قەلەقیە، هەز بە شەرمە، هەز بە دڵتەنگیە. ئۆکەی، ئەوە هەستە، واتە دەرەنجامی ئەو بیرکردنەوەی کە تۆ هاتە. پاشان بۆ بەشێک لە کێشەکان فیزیکال ڕیاکشن دروست دەکات. کەی دوایەوەی کە ئیمۆشنت هەبوو دەکرێت فیزیکال ڕیاکشنیش هەبێت، سەرەن جەسەدی، واتە وەڵامدانەوەیەکی جەستەیی ئەو کەسە چییە بۆ ئەو سیچوێشنە و بارودۆخی کە هەیە. دوای ئەوە وەڵامدانەوەیەکی ڕەفتاری، کەسەکە چی دەکات، ڕەفتاری ئەو کەسە چۆن دەبێت بۆ بارودۆخە. تەمام. چۆن ئەوە بە نمونەیەک ڕوونکەینەوە، نمونەیەک دێنینەوە ئێستا بۆیە وازح بێت لە لامان. سیچوێشنێکمان هەیە، بارودۆخێکمان هەیە، لە بارودۆخەکەدا بە نمونە دەعوەتنامەیەکە بۆ کەسێک دەچێت، بۆ عایلەیەک، عایلەکە 3 کەسن، باوکە، دایکە واتە ژنی پیاوەکەیە و منداڵێکیشیان هەیە. ئەو سیچوێشنەکە بریتیە لە داوەتنامەیەک. ئۆکەی، یەکەم کەس کە نامەکە دەخوێنێتەوە پیاوەکەیە، وها بیر لە بابەتەکە دەکاتەوە، وها بیر لە سیچوێشنەکە دەکاتەوە، دەڵێ من بڕۆم بۆ حەفلەکە، بۆ داوەتنامە، شتێکی زۆر خۆشە. و هەروەها لەوانەیە ئێمە کۆمەڵێک کەسێک کە لەمێژ بێن نەمبینی بن، لەوانەیە ئەوانیش بەشدار بن، و هەندێک کەسی تر هەیە لەوانەیە بیان ناسم لەوێ، تر بۆ خۆمان ڕسم دەگرین، نان دەخۆین، هەر تێڕوانینێکی کە هەیەی. ئەوە ئۆتۆماتیک تۆتی ئەو کەسەیە بۆ سیچوێشنەکە. بێگومان ڕیاکشن وەڵامی ئەو چۆن دەبێ لە ڕووی ئیمۆشن، ئیحساسەکانی هەز بە خۆشی دەکات، دڵی خۆش دەبێ،
فیزیکال ڕیاکشنەکانی ئاسایی دەبن، واتە هیچ کاریگەری هیچ سترێسێک لەسەر فشارێک لەسەر جەسەدی ڕوونادا. behavioral ڕیاکشنەکەی وەڵامدانەوەی ڕەفتاری لەوانەیە مەسەلەن قسەی خۆش بە پێکەنینەوە قسە بکات لەگەڵ ماڵەوە بڵێ شتێکی ئاوا هەیە و پەلەی بێ بۆ ماوەیەکە وەزنی زیادی کردووە، باشە ماوەیەکە وەزنی زیادی کردووە، وا بیر دەکاتەوە دەڵێ من بڕۆم بۆ حەفلەکە، خەڵکێکی زۆر لەوەیە لەوانەیە ناسیاویشی لێ بێت لەو ئاهەنگە، تعلیقم لێ بدەن و لەو من بکەن و پێم بڵێن تێڕوانی ئەوان مەسەلەن بڵێن ئەو ژنە بۆ ئاوها قەڵەوە دەبێت چ کێشەیەکی هەبوو بێ، دەبێت چ مشکلەیەکی لەگەڵ پیاوەکەی هەبوو بێ. بەڕای ئێوە وەڵامی ئەو چۆن دەبێت؟ بێگومان هەمووتان لەوانەیە بڵێن هەست بە ترس دەکا، هەست بە دڵڕاوکێ دەکا، و لە ڕووی جەسەدی و گۆڕانکاری لەوانەیە مەسەلەن دڵی سەرع لێ بدایەکێک لەو نیشانانە دەکرێت هەبێ. ڕیاکشنەکەی وەڵامی ڕەفتاری چۆن دەبێت بەڕای ئێوە؟ بێگومان بریتی دەبێت لەوەی کە لەوانەیە یعنی شەڕ لەگەڵ پیاوەکەی کە مناقەشە بکات، تۆڕە ببێت، لەوانەیە لەو کاتەیە خواردن دروست کات، تر هەر میزاجی نەمێنێ بۆ خواردن، حتا تااقەتی نەبێت خواردنەکەش دروست بکە و ئامادەی بکە. ئەوە کەسی سێم بریتە لە کوڕەکەیان لەو ڕۆژە موعیدێکی داناوە وها بێت دەکاتەوە دەڵێ من بڕۆم بۆ ئەو ئاهەنگە تر لەناو برادەرەکانم شەرمەزار دەبم، تعلیقم لێدەن لە وەڵامی هەست و ئیحساسی ئەو بریتی دەبێت لە ترس و قەلەقی و دڵڕاوکێ. جەسەدیش لەوانەیە بوو بۆ یەک سیتویشن بە حەسەب واتە تێڕوانینی CBT پێمان دەڵێ هەر ڕوودا ئێمەدا ڕوودەداوە خۆی ڕووداوەکە نییە کە ئەو گۆڕانکاریەی دروست کردووە، بەڵکو تێڕوانینی ئێمە چۆنە بۆ ئەو ڕووداوە، تەحلیلی ئێمە چۆنە بۆ ئەو ڕووداوە. ئەوەیە وا دەکات ئەو کاریگەریە ئیمۆشنی واتە هەستەکانمان لە ڕووی جەسەدی و لە ڕووی بیهیڤەرەوە لە ڕووی سلوکەوە دروست بکات. بە هەماشکردنەوەکە بگۆڕێ و هەروها ڕەفتارەکە بگۆڕێ بۆ ئەوەی ئەو ڕیاکشنانەی کە هەیە لە ڕووی ئیحساسمانەوە ستەیبڵ واتە جێگر و دروست بن. دەکرێت ئەو ڕووداوانەی کە لە دەوروبەرماندا ڕوودەدەن وەکو تریگەر سەیریان بێگومان ئێستا ئەگەر سەیرکەین سێ تێڕوانینی جیاواز هەیە واتە بۆ یەک حەدەس بۆ یەک ڕوودا و CBT واتە ئەو بە حەسەب تێڕوانینی ئەوان دەڵێ هەر ڕووداوێک لە ژیانی ئێمەدا ڕوودەداوە خۆی ڕووداوەکە نییە تەئسیر لەسەر ئەو گۆڕانکاریە دروست دەکات، بەڵکو ئەوەیە وا دەکات کە ئەو کاریگەریە دروست بکات. ئەگەر باسی ڕووداوەکان بکەین لە دەوروبەرماندا ڕوودەدەن چەند هۆکارێکن واتە بە شێوەیەکی گشتی وەکو تریگەر سەیریان بکەی وەکو حەدەس دەکرێت ڕووداوێکی دەرەکی بێت مەسەلەن وەکو لە دەستدانی کەسێکی ئەزیز مەسەلەن هەر شتێکی ترە کە ڕوودەدا لە دەوروبەرماندا یان ناوە چی بێت ئینتەرناڵ بێ وەکو مەسەلەن دەکرێت گەر سیرکەن هەندێک کەس پانیگەتاکی هەیە ئەو پانیگەتاکە و نیشانانە کاتێک کە بۆی بێت هەز دەکات دەمرێت، ئەوە ڕووداوەکەیە، ئەوە سیتویشنەکەیە بۆ ئەو دروا بیر دەکاتەوە کە هەر کاتێک ئەو نیشانانە بۆی هات هەز دەمرێت، یعنی ترسی بۆیە ترسی لە مردن هەیە. ئەو ڕووداوانە خۆیان ئەو کاریگەرەواتە تەئسیر لەسەر بیرکردنەوەکە دەکەن و تۆ چۆن بیر لەو کە ڕوودەدا لە دەوروبەرت. زۆر باشە. ئەوەی کە زۆر گرنگە مەسەلەن ئێمە ئەگەر ئەوانەی کە ئیش دەکەن لەگەڵ هەر کەیسێک عادەتەن ئەوە بەبیر خۆمان بێنینەوە ئەوە فێریان بکەین، کلاینت فێر بکەین کەوا ئەوانەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە هەموو کات ڕاست نییە و فاکت نییە ئەوەی کە تۆ دەقیق سەلمێنرا بێت، ئەوەی کە تۆ بیری لێ دەکەیەوە ڕاست بێ و دروست بێ. ئەوە بەلای کەسێکی تریش هەمان شت بێ.
وەڕاستی ئەو وەکو جۆرێک لە بایەس وەکو جۆرێک لە لایەنگری تێدایە بەشێکمان مەسەلەن ئەوانە کە جارێک تر دروست دەبن لە ڕێگەی کۆگنێتیڤ دیستۆرشنەکانەوە ئەو کۆمەڵێک ئەفکار هەیە کە ئێمە بۆمان دروست بووە لە منداڵیەوە لەگەڵمان هاتووە فێرکراوین کە هەر ڕووداوێک ڕوویدا ئەوە تەحلیلەکە بێ بۆی دەکرێت لە ڕووداوی کە لە ڕابردوودا ڕووی داوە ئێستا ئەو بایەسە ئەو لایەنگریە لە ئەفکارماندا دروست بوو بێت بۆیە مەرجنی ئەو شتێک کە ئێمە بیری لێ دەکەینەوە و تەحلیلمان بۆ هەیە بۆ ڕووداوەکە ڕاست بێت و دروست بێت جگەلەوە بیرکردنەوەی تر هەیە لە ڕاستیدا خۆی تەنها وەکو مەسەلەن ئەوە ئۆتۆماتیک تۆتە ئەسەمپشن گریمانە دروست ئەگەر بەو شێوازە بێ ئەوە ڕوودەدا ئەوە موشکیلەکە دروست دەکات و پاشان ئەو ئەسەمپشنە دەبێتە ئەو گریمانەیە دەبێتە هۆی بلیف بۆ کەسەکە دروست دەبێتە کەسەکە بەهۆی ئەو ڕووداوە ئەو تێڕوانینەی کە هەیەی جارێک تر چۆن سەیری خۆی دەکات سەیری دەوروبەری دەکات و سەیری جیهان دەکات چی دەگوزارێت واتە چۆن تێبگەین لە CBT بە شێوازێکی گشتی ئەوەی کە زۆر گرنگە بریتە لەوەی کەوە پەیوەندیەک کە ڕیلیشنشیپێکی هەماهەنگیە لە نێوان دوو کەسدا کە ئیش دەکەیت لە ناو چارەسەری دەرونیدا وەکو ڕاهێنانە وەکو تۆ چۆن ڕاهێنان بە کەس بۆ ئەوی فێریکەی بە هەمان شێوە هەماهەنگیە لە نێوان دوو کەسدا و ئەو پرۆگرام و استراتیژیانەی کە بەکاری دەهێنی لە CBT-دا لە کەسێکەوە بۆ کەسێک تر جیاوازە مەریجنێت تۆ هەمان ئەجندە هەمان پلانی کارکردنت هەمان لەبەرەوەی کە تێڕوانینی کەسەکە بۆ حەدەسەکان جیاوازە تۆش بە تەریقەیەک واتە بەڕێ بە پلانێکی دیاریکراو ئیش لەگەڵ هەر کەسێک دەکەیت تەرکیزی لەسەر ئێستایە ئیش ناکاتە سەر ڕابردوو واتە ئێستا خۆی ئەو کەسە چۆن بیر دەکاتەوە گۆڵ هەدەف پشت دەبەستێ بە هەدەفی و ئامانجی کەسەکە وە کاتەکە دیاریکراوە لە ناو CBT داواتە ئێمە کاتی دیاریکراومان هەیە ناکرێت تۆ بەکەیفی خۆت زیاد و کەمی بکەی لە کاتەکاندا هەموو سێشنێک گۆڵ ئامانجی خۆی هەیە واتە تۆ بەپێی ئەو جەلساتانەی کە لە ناو CBT-دا دیاری دەکەی دەبێ ئامانجەکەت دیار بێ فۆکەس بکەی سەر ئامانجەکە ئەجندا و سترکچەری خۆی هەیە سترکچەری دەخۆی هەر پێک هاتووە واتە ئەوە نییە کە لە بابەتێکەوە بازدەی بۆ سەر بابەتی حەسەب ئەو ئەجندایی کە هەیە تۆ دەبێت پابەندی بی زۆر گرنگە لە ناو CBT-دا تەرکیزێکی زۆر بخرێتە سەر سایکۆ ئیژوکیشن تەرکیزێکی زۆر بخرێتە سەر سایکۆ ئیژوکیشن واتە هۆشیاری دەرونی سەبارەت بە خودی کێشەکە کە کێشەکە چییە و CBT چۆن کار دەکات بۆ ئەو کێشێ عادەتەن لە دوای هەموو سێشنەکان ئەرکی ماڵەوە هەیە ئەگەر سەیریکەن نووسیمانە avoid the term homework عادەتەن کە دەڵێ homework ئەرکی ماڵەوە کەمێک قورسە بۆیەم پێشنیار دەکەم لە چەمکی ئەرکی ماڵەوە دوورکەونەوە لە بریەوە مەسەلەن تێڕوانی ترواتە وەکو ڕاهێنان وەکو شتێکی تر بەکار بهێنرێت عادەتەن ڕاهێنان وەرزش نازانم ڕاهێنان لەوانەیە وشەیەکی دروست بێت بۆ بابەتە چونکە کەسەکە حەزی لە ڕاهێنانە بەس حەزی لە هۆموارک نییە ڕاستە بۆیە وا باشترە عادەتەن لە دوای سێشنەکاندا لە دوای هەموو سێشنەکان عادەتەن وەکو ڕاهێنان شتێک هەیە کە پێویستە کەسەکە دوایی ئەوەی کە لە ناو سێشنەکەش نەما لە دەروەی سێشنەکە هەندێک شتە بیکات و پێداچوونەوەشکا بۆ ئەوەی کە وەریگرتووە ئایا CBT ئیفێکتیڤە کاریگەری هەیە بێگومانە و توێژینەوەی کە کاکتوانە جێدەدەگەڵێ پێشێبسی سەر بابەتێکی نوێ ڕاستی ئەمە CBT بەگشتی زانیاریمان لەسەر هەیە بەس ئەوەی لۆمە جێ پرسیارە ئەوەی ئەنگۆ چۆن CBT بەکاردێن لۆ کەسانی ئاڵدە بوو ئایا ڕازین ئیشتان لەگەڵ بکەن
کاتێک ڕاهێنانەکانیان پێدەدەن ئایا ڕازین جۆر ڕاهێنانەکان جیاوازە لەگەڵ کەسانی تر کە مشکلەی تریان هەیە دەمانویست بە زیاتر جەخت لەسەر ئەو شتە بکەیتەوە. بێگومان ئێستا من دێمە ناو بابەتەکە واتە ئەو تەکنیکانە چین بۆ لە CBT تەرکیزیان دەخاتە سەر لە ناو ئالوودەبوون و ئایا ڕازیبوون بێگومان ئەوە ڕازیبوونە واتە ڕێکەوتنێکە لەسەر هەردووچیان بێ وەکو ئاماژەم پێکرد سایکۆ ئێجوکیشن دەدەیە کەیسەکە کە ئیشی لەگەڵ بکەیت ڕازی بێ موافق بێ لەسەر ئەوانەی کە تۆ ئەنجامیان و ئەویش ئەنجامیان دەدا و تۆش ئیشی لەسەر دەکەی باشە ئەگەر پەلە نەکەن من وردە دەچمە ناو بابەتەکە بێگومان چەند کاتم ماوە بۆی بەس پێم بڵێن نیو سعاتی تر تەمام زۆر باشە مادەم دەبێت تۆزە پەلە بکەین زۆر باشە لە ڕاستیدا وەکوەوەی کە باسمان کرد CBT ئیفێکتیڤە ئەگەر یەکێک لەوانە سەیریکەن نووسیمانە بۆ سەبستانسیوز واتە بۆ هەموو کێشەکانی تر و بە تایبەتەوانی کە وەکو بەکارهێنەری مادەکانن بەڕێگایەکی خراپ باشە زۆر باشە ئێستا CBT چۆن ئیش دەکا بۆ ئەوانە طبعا وەکو باسم کرد وەکو بۆ وەڵامی پرسیارەکەشت دەبێت موافقەیەک هەبێ واتە خۆت لەگەڵ ئەو کەیسە ڕێک دەکەوی کە بەڵێ پرۆگرامێکەیە یەکەم هەنگاو بریتیوە لە سایکۆ ئێجوکیشن کە تو سایکۆ ئێجوکیشن واتە ئاگداری دەکەیەوە کە CBT ئەو پرۆگرامە چۆن کار دەکات بۆ ئێوە و چۆن تۆ بتوانین بەیەکەوە نەک تۆ دەتوانی بەیەکەوە بتوانین ئەو کێشەی کە تۆ لە ناوی دای چارەسەری بکەین بەیەکەوە لە ڕێگەی ئەو پرۆگرامەوە ئەو پرۆگرامە چی ئیش دەکات بۆ شێوازە تۆ ئێجوکیشن زانیاری زیاتر لەسەر بابەتەکە لەسەر کێشەکە دەدەی بە نەخۆشەکە زۆر باشە لە ڕاستیدا لە دوو پێکهاتەی سەرەکی هەیە لە ناو CBT-دا بۆ ئالوودەبوون بۆ ئەو هەر کێشەیەک تر واتە نەخۆشیەک ئەو نەخۆشیانی پەیوەندیدارن بە مادەکانەوە یەکەمیان فانکشنال ئانالیسیس تحلیل بۆ ئەو وەی کە لە دەوروبەردا ڕوو دەدات ئەو بارودۆخەی کە هەیە بۆ کەسەکە طبعا ئێستا مە باسی یەکەین کە چۆنە فانکشنال ئانالیسیس چۆن واتە ئەو سیتوێشنی کە تێدایەتی ئێستا کەسەکە بریتێ لە بەکارهێنانی مادەکە تر هەر مادەیەکە کە بەکاری دێنێ ئێستا چۆنە پێش بەکارهێنانی مادەکە چۆن بوو کەسەکە خۆی و دوای بەکارهێنانی مادەکە چ کاریگەریەک دەبێت بۆیە ئەوە پرۆسەیەکی ئالۆزە ئەنالیسیس دەکرێت دوایەوە ئیش دەکرێت لە ناو فانکشنال ئەنالیسیس کۆمەڵێک تەکنیکی تر هەیە کە ئێمە وردە باسییان دەکەین زیک دەبێتەوە لە سیتوێشنەکە چۆن خۆی لێ دوورکاتەوە واتە چۆن بتوانێت ئەگەر ترس و قەلەقی هەبوو ئەگەر ئەنگزایەتی هەبوو نزیک بێتەوە واتە ئەو تەکنیکانە بەکاربێنێ بۆ ئەوەی ئەڤۆید بکات دوورکەوێتەوە دەکرێت CBT بۆ ئیفێکتیڤ بێت ئەوانی کە ئەلکۆهۆل بەکاردێنن کانەبیس کۆکەین ئۆپیۆدس یان هەر مادەیەکی تر ئەو پۆلی سەبستانسەکە باشە تا ئێرە کەس پرسیاری هەیە لەسەر شێوازێکی گشتی CBT و بۆ ئەو مادانە بۆی وردە ئێمە دەچینە ناو تیۆریەکان بۆیان و لە عەمەلی ئیش پێ دەکەین تا ئێستا وازەحە کەس پرسیاری هەیە ناکاتوانە گەنە پرسیارەکان بۆ کۆتایی هەڵبگرە هیچ پرسیارێکە پرسیارەکان با بۆ کۆتایی بێ ئۆکەی تەمام باش یەکەم بیردۆس سەبارەت بە ئالوودەبوون باشە و CBT کە ئیش لەگەڵ ئەو بابەتە دەکا پێی وایە ئەدیکشن ئالوودەبوون فێربوونە واتە ڕەفتارێکی فێربوونە تەمام
ئەوە هەمووتان دەزانن کلاسیکال کۆندیشنمان هەیە و ئۆپەرەنت کۆندیشنمان هەیە هەمووشتان خوێندوتانە ئەوە کە بیردۆزێکی ڕەفتارینە وایە دوو بیردۆزی جیاواز لە ناو ڕەفتاردا پێیان وایە ئالوودەبوون کەسەکە فێر بووە مادەکە بەکاربێنێ فێر بووە بەتر بە هەر هۆکارێک بوو بێت فێر بووە بۆیە ئێستا مەدەین چۆن لە ئۆپەرەنت کلاسیکال و ئۆپەرەنت دەوریان هەیە لێرەدا و هەروە بایۆلۆجی و حتا کۆمەڵایەتی و بارودۆخ و هەموو ئەوانە ڕۆڵێکی مادەکان خۆیان دەوری گرنگ دەبینن لە ئالوودەبوون باشە چۆن ئەو تیۆریە ئیش دەکا کاتە ئێمە چۆن بتوانین جارێکتر ئیستیفادە لەو شتە بکەین بۆ ئەوەی هەمان پرۆسە بەکاربێنینەوە بۆی کەسەکە دوورکەوێتەوە لە مادەکە ئەگەر سەیریکەن لێرەوە دەبینین ئەو کەسە پێی وایە you feel anxious هەز بە دڵە ڕاوکێ دەکا هەز بە قەلەقی دەکا باشە کاتێک کە هەز بە قەلەقی دەکات you take substance مادەیەک بەکاردێنی باشە تربار هۆکارێک بێ برادێکت موتی ئەو شتە بەکاربێنە خۆت هەوڵت بۆیدا بەکاری بێنی پاشەوە هەست بە مرتاحی کرد ئۆکەی ئەنگزایەتیەکەت دەمە ئێستا بەکارهێنانی مادەکە و فیلینگی دڵە ڕاوکێ و ترس و قەلەقی دووشتە وەکو لەرنینگ پرۆسس وەکو لەرن ئەسۆسیێشن هەردووکیان هاوتەری بوونە لەگەڵ یەکتر واتە هەردووکیان یەکمانیان هەیە من هەر کاتێک کە فیلینگ ئەنگشسم هەیە هەر کاتێک کە هەست بە قەلەقی دەکەم پێویستە مادەکە بەکاربێنم لە لەرنینگ بای کۆنسیکوێنس ئەو جارە تۆ هەست کەسەکە هەر کاتێک بۆ ئەوەی مرتاح بێت ئەو فیلینگی نەمێنێ دەچێ مادەکە بەکاردێنێ کەواتە لێرە پاداشتی وەرگرتووە ڕاستە پاداشتی وەرگرتووە بۆیە لە پرۆسەکە فێر بووە بە بەکارهێنانی ئەو مادە فێر بووە کە جارێکی تر بۆی پاداش وەربگرێتەوە فیلینگێکی خۆش بەدەست بێنێت ئەو مادە بەکاردێنێتەوە پاش ماوەیەکی زۆر وردە کەسەکە چی لێ دێ you feel anxious هەز بە دڵە ڕاوکێ و قەلەقی دەکەی بۆیە پێویستت بەوەیە کە مادەکە بەکاربێنی و پێشت وایە کە هیچ شتێکی تر نییە کە جگە لە مادەکە تۆ مرتاح کاتەوە باشە ئێستا ئێمە دەبێ وا لە کەسەکە بکەین کە تەنها مادەکە نییە واتە بەکارهێنانی ئەو مادە نییە کە ئەو فیلنگە بۆ کەسەکە دروست دەکەواتە هەز بە مرتاحی بکە چونکە بەڕێزان ئاگدارم بەشێکی زۆری ئەوانەی کە ئەو مادانە بەکاردێنن هەر جۆرێکی مادە ئالوودەکەرەکان و مادە هۆشبەرەکان یان هۆشگۆڕەکان بێ هۆکارەکەی سێڵف مێدیکەیتە واتە کەسێک لەبەرەوەی خەمی هەیە قەلەقە تر هەر حاڵەتێکی دەرونی هەیە هەوڵ دەدا ئەو مادە بەکاربێنێت باشە بۆیە دوای ئەوە پاداش وەردەگرێت فیلینگێکی خۆش دروست دەکا بۆ ماوەیەک باشت دەکا بەڵام پرۆسەکە بۆ شێوازە بەردەوام دەبێت و دەرەنجامی خراپ بۆ کەسەکە دروست دەکات طبعا هەر بەتەنینگ پرۆسس نییە ژینگە و بارودۆخ دەورێکی زۆری هەیە دەکرێت مەسەلەن لە ڕێگەی هاوڕێک مەسەلەن دوو کەس بەیەکەوە دەچنە بارێک باشە تر لەوە وا چیگەرەکە مەسەلەن کە بارەکەیە تر هاوڕەیەکیشی لەگەڵی بووە لەوە فێر بووە بە هەر هەوڵدانێک بە هەر لەحزەیەک وانەی کە ئێمە هامانن بۆ مادەکان مەسەلەن تۆ کە پێت وابێت تەنها بە مادەکە بە بەکارهێنانی ئەو مادە مرتاح دەبی ئەوە بەشێکە لەو پێرمیشنە لەو بلیفانە باوەڕانێک کە ئێمە هەمانە واتە کەسەکە هەیەی بۆ ئەو مادەیە سەن تۆ هەر کاتێ بڵێ من هەتا ئەوە بەکارنێنم باش نابم مرتاح نابم بێگومان ئەوە هاندانێکی زۆر بۆ وهات دەکا کە زیاتر ئەو مادە بەکاربێنی و جارێکتر ئایا کەسەکە باوەڕ بەخۆبوونی بۆ کێشەکان چۆنە ئایا مثلەن تۆ لەوانەیە کێشەیەکی بۆ دروست بوو بێ هەر کاتێک هەرو مادە بەکاربێنی سەلفیفیکاسی واتە باوەڕ بەخۆبوونی کەم دەکاتەوە بۆ چونکە پێی وایە هیچ ڕێگایەکتر نییە کە مرتاحی و ئاسوودەبوونی بۆ بێنێتەوە باشی بکات بێجگە لە بەکارهێنانی ئەو مادەیە سچویشنێکی زۆر خراپە واتە تۆ ئەگەری زۆرە تۆ
ئەو مادەیە بەکاربێنی. دەکرێت مەسەلەن کەسەکە لە قەلەقێکی زۆردا بێ ها ریسکێکی ستریشنێکی هەبێت. دەکرێت مەسەلەن کەسێکە دەچێتە بار دەچێتە شوێنێک کە ئەو مادە لێ تێیدا بڵاوە کەواتە تۆ ئەگەری ئەوەی کەوا تۆ ئەو مادەیە بەکاربێنی زۆرە. ئەگەر ئێمە دێنە خوارەوە ئەگەر سەیریکەی نووسراوە ineffective coping response کەسەکە هیچ ریسپۆنسێکی کاریگەر واتە ڕێگایەکی نییە بۆ ئەوەی ئەو سیتویشنە ما بڵین ئەو مەسەلەن پێی وایە دەچێت بۆ بارکەواتە دەکرێت لە ناو باردا مەسەلەن هەز بە قەلەقێکی زۆر بکەی بەڵام پێت وایە لە ناو باردا هیچ ڕێگایەکی تر نییە کە خۆت بگونجێنیان ئەو قەلەقێت کەم کەیەوە جگە لە بەکارهێنانی مادەکە یان ئەلکۆهۆل لە هەر مادەیەکی ترە. پاشان وا دەکا دیکریز سێڵف ئێفسی دەکا باشە باوەڕ بەخۆبوونت کەم دەکاتەوە چونکە تێڕوانی نیەکت بۆی هەیە و ئەو دەرەنجامەی کە تۆ چاوەڕێی لێ دەکرد ئەو دەرەنجامەی کە تۆ چاوەڕێی لێ دەکرد کە هەستێکی خۆشت پێ بدا بێگومان بەدەست هێناوە باشە ئەگەر دوای ئەوە تووشی لاپس دەکە مەسەلەن ماوەیەک تۆ دوورکەوتووە بۆ یەکێک لە قۆناغەکان لەوانەیە تۆ هەوڵێکت دابێتەوە جارێکی تر بەکاری بێنیەوە باشە بەڵام هەر نەگەیشتووە ئەوەی کە تۆ بۆ هەمیشە جارێ بەکاری بێنی بەستر ماوەیەک دوورکەوتووە پاشان هاتووە جارێکی تر تۆ بەکارت هێناوەتەوە بۆ ماوەیەکی کەم. پاشان ئەبستنس ڤایۆلیشن ئیفێکتێک دروست دەکات یعنی تۆ قەناعەتێک لە لای تۆ دروست دەکات تەنها ئەو مادە ئەو ئیفێکتە دروست دەکات ئەو مادە هەستە ناخۆشەکانت لا دەبا ئەوە کە قەناعەتێکی زۆر خەتەرە کە گەیشتە ئەبستنس ڤایۆلیشن ئیفێکتت بۆ دروست بوو کە هەست بەوە کە تەنها ئەو مادەیە بێگومان لە دوای ئەوە احتیمالی ئەوەی کە کەسەکە تەواو بکەوێتەوە ناو بەکارهێنانی ئەو مادە زۆر دەبێت. عکسی ئەوە ئێمە لەسەرەوە دەڕۆین واتە کۆپینگ استراتیژی تر بەکاردێنی کاتێک کە تۆ پێت وایە هەرە مادە نییە کە هەستە ناخۆشەکانت لا دەبا یان قەلەقەکانت لا دەبا یان ترست لا دەبا ئینکریزی سێڵەفیفەکان باوەڕ بەخۆبوونت زیاد دەکات جارێکی تر مەسەلەن قەناعەتت وایە کە شتی تریش هەیە ئەمە جوا دەکات احتیمالی ئەوەی کە تۆ تووشی بەکارهێنانی ئەو مادە ببی یان ببیەوە جارێکی تر کەم دەبێتەوە. یەکەم شت لە ناو تریتمنتەکەدا ئایدنتیفای بکە واتە بیناسێنە بزانە چی وا لە کەسەکە دەکا ئەو مادە بەکاربێنێ و پێویستی ئەو کەسە چیە خۆشی کەسەکە دەبێ ئاگدار بێ واتە من بۆ ئەو مادەیە بەکاردێنم بۆ مادەیە بەکاردێنم و چی وای لە من کردووە کە ئەو مادە بەکاربێنم بۆ ماوەیەکی تەواوی ژیان تەنها قەلەقیە ئایا برادەرەکانە مەسەلەن ژینگەکە کە من تێدامە ئایا جگە لەوە من هیچ شتێکی تر نییە کە پێداویستیەکانمی پێپڕکەمەوە جگە لەو مادە بۆیە ئایدنتیفای پرۆسەکە زۆر گرنگە لە بیدایەتی تریتمنتەکەدا. پاشەوە سکیڵی تر بەکاردێنی مەسەلەن پرسیار دەکەی کە ئایا ئەڵتەرناتیڤی تر چییە ڕێگای تر چییە بۆی کە ئێمە بتوانین ئەو نیدەی تۆ کەم بکەینەوە پڕکەینەوە ئەفوان مەسەلەن کەسەکە لەناو قەلەقیت هەیە باشە خەمی هەیە ئۆکەی پێی وایە تاکە حل بۆ لای ئەو بەکارهێنانی ئەو مادەیە بە تێڕوانینی ئەو ئایا هیچ ڕێگای تر هەیە کەمە بتوانین حەلی ئەو کێشەیە بکەین حەلی ئەو خەمۆیکیە حەلی ئەو دڵتەنگیە حەلی ئەو قەلەقیە بکەین بۆ کەسەکە بێگومان هەیە ئەوەیە کە پەیوانە بێ ئەوە بەشێکە لەو ثۆتانە لەو بڵیفانە کە هەیەی تاوان بێگومان وەکو باسمان کرد لە بیدایەتی CBTدا هەموو ئەو مەرزیەوە تۆ بیری لێ دەکەوە ڕاست بێ جگە لەوەی کە تۆ بیری لێ دەکەوە و ڕێگای تر هەیە ئەڵتەرناتیڤی تر شتەکە. فانکشنال ئەنالیسیس زۆر گرنگە کەسەکە ئاگدار بێ لێرەدا پێش ئەوەی کە مادەکە بەکار بێنێ وەزعی چۆن بووە بارودۆخی چۆن بووە هەڵسەنگاندنێکی زۆر باش دەکات و ئایا چی وای لێ دەکات ئەو شتەوەها بێت کە مادەکە خۆی بەکار بهێنێت کەواتە بۆ پێش بەکارهێنانی مادەکە تەحلیلێکی زۆر باش دەکەی و ئێستا کە خۆی لە ناو مادەکەیە بەکاری دێنێ تەحلیلێکی زۆر باش دەکەی باشە ئێستا بارودۆخی ئەو کەسە چۆنەکە لە ناو مادەکەدا دەرەنجامە خراپەکانی چییە و هەز بە چی دەکا ئایا بەڕاستی هەستە قەلەقی و ترسەکەی لا چۆن نەماوە دوای بەکارهێنانی
ئەوە کە زۆر زۆر مهمە. دوای بەکارهێنانێکی گۆڕانکاریەک لەسەر ژیانی دروست بووە، لەسەر ژیانی کەسەکە. ئایا پێی وابوو کە تەنها هەر ئەو مادەیە هەستە ناخۆشەکانی ناهێڵێت یان شتی تریشەیە؟ طبعا فانکشنال ئەنالیسیس بەڕێزان هەر پرۆسەیەکی دوور و درێژە، لەوانێ فریان نەکەوین کە بتوانین بچینە ناو بابەتەکە هەموو فانکشنال ئەنالیسیستان بۆ باس بکرێت. باشە، تەنها بۆی فکرتان هەبێت لەسەر بابەتەکە. motivation and buying ئەوە یەکتر لەو تەکنیکانە کە دەکرێت بەکار بهێنرێت. کەسەکە ئەدڤانتیجی با بڵین لایەنی خراپی و باشی بەکارهێنانی مادەکە دەبێت بزانێت بۆی ڕوون بکرێتەوە، چونکە بەشێکی زۆریان ئاگدارنی کە دەرەن خراپی چی لەوانەیە لە ناو مێشکیاندا هەبێت کە خراپی و باشیەکانی چییە، بەڵام نەنووسراوە. بۆیە لە motivational and buy-in-دا کەسەکە بۆی ڕوون دەکرێتەوە، حتا خۆی ئاماژە بەوە دەکات کە سوودی بەکار خۆی چوار بەشە، چۆن سوودی بەکارهێنانی ئەو مادەیە چییە، زیانی بەکارهێنانی ئەو مادەیە چییە، لە دووەمدا سوودی بەکار نەهێنانی چییە و زیانی بەکار نەهێنانی چییە. تر دەبێت لێرە بەراوردێکی زۆر زۆر باش بکە، تێدەگا کە بزانی سوودی چیە و زیانی چیە بۆ کەسەکە. تەمام؟ ئەوەی کە زۆر زۆر گرنگە سێ استراتیژی سەرێکیەواتە سێ ڕێگاواتە ئێمە دەتوانین بەو تەریقە بتوانین ئێستا ئێمە دێنەوە جارێکتر ئیشی لەسەر دەکەینەوە لە مۆدێڵەکەی پێشتردا. یەکەم ریکۆگنایز بکات، واتە کەسەکە بیناسێتەوە کە ئەو تریگەرێت چیە لە دەوروبەریدا، چی وای لێ دەکات کە ئەو مادەیە بەکار بێنێ، پاشان ئەڤۆیدی بکە و پاشان کۆپینگ بکە. ئەو مۆدێڵە لە بەشی پێشەوە نووسراوە ها ریسک سیچویشن، کەسەکە دەبێت ریکۆگنایز بکات، واتە ئەلێردا ئەو ریکۆگنایز بیناسێتەوە کە چی ئەو سیچویشنە ئەو سیچویشنە بارودۆخە مەترسیە چییە بۆ کەسەکە وای لێ دەکات تووشی ئەو مادەیە بێت و لە خوار خۆی کە هیچ کۆپینگ استراتیژیەکی نەمابێت. بۆیە هەدەفی یەکەم بەڕێزان لە ناو CBT-دا کە ئیشی لەسەر دەکا ناسینەوەیە. پاشەوەی کە تۆ ناسیتەوە هەموو هەوڵێک و پلانێک دەدرێت بۆی لێ ئەڤۆید بکرێ، واتە دوور بکەوێەوە لەو سیچویشنە. مەسەلەن تۆ ئەگەر لە بابی لە کافەیەک بی کە پێت وابێ مەسەلەن نێرگەلە بنمونە لە کافەیەک پێت وابێ کە ئۆکێ ئێستا کەسەکە مەسەلەن کە دەچێتە کافەیەک بەشێکی زۆری مەسەلەن نێرگەلە لە کێشێ باوادا بنین، نێرگەلەش کە لە مادەکان و نیکۆتینە. سیچویشنەکە بۆ ئەو ئێستا ئەگەر بینەوە ناو پرۆسەی فێربوونەکە کەسەکە فێر بووە، واتە کافێ بۆ ئەو بریتیە لە نێرگەلە بریتیە لە کافێ، دووشتە ئەسۆسییت بووە. کاتێک کە بێتاقەتە دەڵێ با بچین بۆ کافێ، مەسەلەن لەگەڵ برادەرێکتر دەڵێ با بچین بۆ کافێ، هەست دەکەم با بچین جێوێ بگۆڕین. خۆی لە ڕاستیدا جێو گۆڕینەکە ئەوەیە کە خۆی بێتاقەتە و ناڕەحەتە، تر قەلەقە بە مشکلەیەکی ترە شتێکی ترە، دەچێتە کافەیەکە نێرگەلە لەکێشێ و پاشەوەی کە نێرگەلەکەی بەکارهێنا هەستێکی خۆشی دەداتێ، دۆپامین دەردەدرێ، فیلنگێکی باش و خۆشی بۆ دروست دەکرێت. ئۆکەی، لێرەوە کۆنسکوێنس فێر بوو لە دەرەنجامەکە. هەر کاتێک کە من بێتاقەت بووم دەڕۆم بۆ کافێ و نێرگەلە بەکاردێنم بۆ ئەوەی هەستێکی خۆشم بۆ جوێ. ئێستا لێرەدا بۆ ریکۆگنایزی کاتەوە تێگەیشت کە کافێ بۆ ئەو مەترسیە، ریسک سیچویشنە، قەلەقی بۆ ئەو ریسک سیچویشنە، بارودۆخێکی مەترسیدارە. دەبێ هەموو هەوڵێک بدرێت لەو سیچویشنە دوورکەوێتەوە. باشەوە ئەڤۆی دەکا لە سیچویشنەکە. پاشان کۆپینگ دەکا، کەواتە ئێمە چۆن بتوانین کۆپینگ بکەین لەگەڵ ئەو بارودۆخانە. ئەو پرسیارە کە عادەتەن لە هەمویان دەبێت بکرێت، بزانی دیسانەوە کۆگنەتیڤ بەشی کۆگنەتیڤ دەست پێ دەکات، واتە ئەو ئەڵتەرناتیڤۆیەکان چینە؟ ئایا پێشتر کە لە ناو قەلەقیدا و پێشتر لە ناو خەمدا و پێشەوەی کە ئەو مادەیە بەکار بهێنێت کەسەکە چۆن بووە، چ ڕێگایەکی بەکارهێناوە بۆ ئەو خەمۆکی نەمێنێ، بۆ ئەو دڵتەنگی نەمێنێ، بۆ ئەو قەلەقی نەمێنێ. باشە؟ مەسەلەن دەڵێ من لەو کاتە بەڕاستی کە بێتاقەت بووم دەچوم پیاسەیەکم دەکرد، دەچوم وەرزشم دەکرد، بەڵام ئێستا بەعەکسەوە
من ناچم پیاسە ناکەم بەڵکو دەچم بۆ کافەیەک دەچم بۆ شوێنێکی تر مادەکە خۆی بەکاردێنم لە ئێستا واتە کۆپینگ استراتیژیەکی ناکاریگەری هەیە بەڵام پێشتر کاریگەری هەبوو بۆی ئاگدار نییە کەسەکە تۆ دەبێت ئاگایی بۆ بگەڕێنەوە کە بزانێت پێش ئەوە چیتر هەیە واتە خۆی مێشکی بکرێتەوە ئیشی لەسەر بکەیت لە ڕێگەی کۆگنەتیڤەوە کە بتوانی چۆن ئەو کۆپینگ استراتیژیانەی بۆ بدۆزیەوە کاتێک کە تۆ جارێک تر ئەو کۆپینگ استراتیژیانە ئیفێکتیڤانەی بۆ دەدۆزیەوە و ئەو ڕێگا چارەسەریە باشانە و دروستانەی بۆ دەدۆزیەوە باوەڕ بەخۆبوونی کەسەکە زیاد دەکات باشە جارێک تر پێی وایە کە تەنها ئەو ڕێگایە نیە و دوایەوەش احتیمال بۆ ئەوەی کە توش بێتەوە جارێکی تر احتیمال بۆ ئەوەی کە جارێکی توش بێتەوە زۆر کەم دەبێتەوە طبعا بەڕێزان هەر نەک تەنها واتە هەر ئەو تەکنیکانە بن بەڕاستی زۆر لە ریلاپس پریڤێنشن بۆ ئێمە ڕێگریان لێ بکەین زۆرن پرۆگرام و تەکنیکان و مۆدێڵەکانیشیدا حتا مثلا تەداخل لە CBTدا تەداخل بە DBT دەکات دیالکتیکال بیهێڤیۆر تێراپی سوود لە لە مدیتیشن و مایندفولنس وەردەگرێت چونکە کەسەکە دێتەوە ئاگای لە خۆیەتی مەسەلەن ئەو کاتێکە ئەو مادە بەکاردێنی وەزئی چۆنە یان کاتێک کە کریڤینگی بۆ دروست دەبێت تا برسی ئەو مادەیە دەبێت هەز بە چی دەکات ئایا هیچ شتێکی تر نییە بۆ ئەو پێداویستی بۆ پڕ بکاتەوە تەمام ئەگەر لەگەڵم بن نازام چەند کاتم ماوە یان فریای پرسیارەکان دەکەن چونکە بەڕاستی شت زۆر ماوە باسی کەین نازانم کاتی زیاترم پێ دەدەن یان هەڵی بگرین بۆ پرسیار ئەوەندە کاتێک کاتی زیاتر هەیە بابەتەکەی تەواو کات چۆنە اوكي اجامل با او ستوب كم ليرة عفوا اوكي کۆمەڵێک استراتیژی ترکە بەکاردێنێ سان زۆر گرنگە ئێمە لە ڕێگەی ئیمۆشنەکانەوە ئەو ئیمۆشن لەبەرەوەی کە ئێمە ئیحساسمان زۆر مەسەلەن کریڤینگانەی کە بۆت دێ مەسەلەن کەسەکەت دەچێت ئەکسەرسایز دەکات بۆی هەموو شتێک بکە هەموو هەوڵێک بدا بۆی لەبیرێت چون بۆ لە کاتی ئەکسەرسایزدا پرۆسەی بایۆلۆژی گۆڕانکارێکی زۆری بەسەردا دێ قسە بکرێت بۆ کەسێکی تر هەموو هەوڵێکدا کە ئیحساسەکانی کە کەسێک بدۆزێتەوە کە فریای بکەوە یارمەتی بدا قسەی بۆ بکە باشە لەسەر خۆی نادە تەنها لە خۆی تێدەگا لە ئیحساسەکانی باشە قسەکردن بۆ خۆت حتا ئەو جارێک تر هانی خۆت مەسەلەن پێی وابێت کە من تەنها یعنی ئەوە زۆر گرنگە کاتە سێڵف تۆک دەگاتەوە قۆناغی قسە بۆ خۆی دەکا پێی وابێکە تەنها ئەو مادە نییە کە پێویستیەکانی ئەو پڕ دەکاتەوە بەڵکو شتی تر هەیە مەسەلەن لە دەوروبەری بۆیە زۆر گرنگە کە ئەوەی کە لە فانکشنال ئەنالیسیس تحلیلێکی زۆر باش لە دەوروبەری بکەیت بزانی ئایا چی گرنگە لە ژیانی ئەودا بیدۆزەوە بۆی باشە کەس هەیە لە ژیانی ئەودا گرنگ بێ شت هەیە لە ژیانی ئەودا گرنگ بێ زۆر گرنگە هەندێک جار ئینتەرپێرسۆناڵ ئەوانەی کە سکیڵن بەکارێ مەسەلەن تۆ کاتێکە لەوانەیە کەسێک بۆ ئەو سیراع کێشە لەگەڵ کەسێکی تر واکە کە مادەکە بەکاربێنی بۆ جارێک تر بە هەندێک تەکنیکی بیهێڤەری دەبێت بەڕێزان لە لێرنینگدا واتە ئێمە بۆی هەرگوو لە بداتەوە باسمان کرد پرۆسەیەکی فێربوونە بۆ ئێمە دەبێت هەمان پرۆسە بەکاربێنینەوە بۆ ئەوەی ئالوودەبوونەکە کۆتایی پێبێت بە ئەکسپۆژەر ڕوبەڕووبوونەوەی بارودۆخەکەیە سەرەن کەسەکە خۆی وا دابنێت کە دەچێتە بار بەڵام لە ڕاستیدا ناچێت ئۆکەی هەدەف لەوەدا ئەوەیە کە ئەو تریگەرانە کەم بنەوە ئەو هەستە ناخۆشەشی کەم بێتەوە مەسەلەن دەچێت بۆ بار بەڵام ئەو مادەیە بەکار نهێنێت باشە دەچێت بۆ هەندێک لەو تێڕوانینە کە ئێمە پێویستە ئەزمموی بۆ بکەین تاقی بکەینەوە ئایا بەڕاستی ئەوەی کە بیری لێ دەکردەوە ڕاست بوو یان غەڵەت بوو بۆیە پێویستە بەوەی کەوا ئێمە تاقی بکەینەوە مەسەلەن پێی وایە کە تەنها پێویستیەکانی ئەو تەنها بە مادەکە پڕ بێتەوە باشە کاتێک کە دەچێت شتێکی تر دەکات کە پێشتر حەزی لێ بوو مەسەلەن وەرزشکردن ئەو کاتە پێی دەڵێ کە ئایا ئێستا هەر بەو شێوازەیە نەخێر ئەزمونم کرد کە شتی تری شەیە دەتوانم تاقیکەم و ئیسیفادەی لێ وەربگرم دائیم
قۆناغە کۆتایی پێ بێت. بەڕێزان من نامهەوێت زیاتر بڕۆم چکە بەڕاستی وردەکارێکی زۆر زۆریوێت تەنها ئەوە فکرەکە بگەینە کە CBT چۆن کار دەکات بۆ سەبستانس یوز دیزۆردەرز بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. زۆر سپاس. کێ پرسیاری هەیە لە خزمەتدام بزانین پرسیارەکان چی؟ دەستەکانت خۆشی مامۆستا بابەتەکەت زۆر جوان کردەوە. ئێستاش ئەوەی پرسیار هەیە پرسیارەکانی بکاتن ئاڕاستەی مامۆستای بەڕێز بکە. باش مامۆستا زۆر سپاس. سەلامەت بێ. هیوادارم وەخت کاتێک خۆش لەسەر بێ. پرسیارە چۆن کەسێک کە ئاڵودە بێت قەناعەتی پێبینین کە ئەو کەسە توش بووە بە خۆشی دەزانی کە توش بووە بەس ناوێ واز لێبینی چۆن وای لێ بکەین بێوێ واز بینیتن؟ دەست خۆش بۆ پرسیارەکەت. بێگومان لە ڕاستیدا لە ناو کاتێک کەسێک دێتە ناو پرۆسە چارەسەری من حەسەب CBT کە ئەویان ئەو پرۆگرامە کەسێک کە خۆی هەدەفی نەبێ واز بێنێ زۆر زەحمەتە، واتە خۆی کە نەیهەوێت چارەسەر وەربگرێت و واز بێنێت. یەکەکە لە چاڵەنجەشتا قورسەکان کە تۆ ئەوە بکەی حتا ئێمە ناشتوانینەوە بکەین کە پێی بڵین واز بێنە یان با بڵین پێی بڵین وەرە ناو چارەسەریەکە، کەواتە ئیشی ئێمە بەڕاستی ئیشی ئێمە ئەوە نییە کە ئێمە بە زۆر بهێنینە ناو چارەسەریەکە، چونکە ئەوە لەوانەیە ڕێژەیەکی کەم ڕوو بدا لەو شتەدا، واتە خەڵکێکی کەم هەبێ خۆی نەیهەوێ واز بێنێت. بەشێکی زۆریان دەیان هەوێ واز بێنن بەڵام ناتوانن، واتە ڕێگایان نییە. کەواتە ئیشی تۆ مەسەلەن ئەگەر خەڵک هۆشیارکەینەوە پێی بڵین کە ڕێگا هەیە، ڕێگا چارەسەری هەیە، تۆ پێویستە تاقیکەوە نەک ئەوەی کە تۆ قەرار بدەیت کە هیچ ڕێگا چارەسەریەک نییە. بۆیە کە کەسێک خۆی نەیهەوێ ئێمە ناتوانین وەهای لێ بکەین بیهەوێت. کە هاتە ناو پرۆسە چارەسەریەکە ئەو جارە ئیشی تۆ دەست پێ دەکات کە تۆ چۆن بتوانی چارەسەری ئەو بکەیت. ئەوەی تر دەگەڕێتەوە سەر هۆشیاری کە تۆ هۆشیاری دەکەیەوە سوود و زیانی ئەو مادەیە چییە تا خۆی ئەو قەناعەتەی لەلا دروست دەبێت، بەڵام بە زۆر ئەبەدەن نابێت بە زۆر وهای لێ بکرێت کە پێویستە چارەسەری وەربگرێت. تێگەشتمە بەستمان کەس زۆر جارێک کەسەکان بە زۆر لە ڕێگەی خێزانەکانیانەوە بۆ منە منداڵەکەی دایک و باوکی دێنی بە زۆر دێنێت چارەسەرکان ئامادەیم دانیشتەکانش دەبیتن لانێ بێنە ئەتبک برێ ڕاهێنانێکی برێ دەیکەم نان نشبڵێ چۆن ئەوان دێنێت سەر ڕێ. نازام ساوتەکەت قەتع بوو بەس وازان پەیامەکەت گەیشتیانی ئەوەی کە من لێ تێگەیشتم. ئەمە پرۆگرامێکی تر هەیە پێی دەڵێن مۆتیڤیشنال ئینتەرویو، ئەگەر دوایی خۆتان چی حەز دەکا بخوێنێتەوە ئەوە پەیوەندی پێ بکات دوای خۆشم دەتوانم یعنی سەرچاوەتان بۆ بنێرم. مۆتیڤیشنال ئینتەرویو وا لە کەسەکە دەکا مۆتیڤیتی بۆ چارەسەری هەبێ. مثلەن ئەگەر دایک و باوک بە زۆر بینێرە ئەگەر کەسێکی تر بە زۆر بینێرە خۆشی نەیهەوێ تۆ حتا ئەو دەرفەتێکە کە بتوانی استیفادەی لێ بکەیت، تۆ ئیشی تۆەوە نییە بە زۆر بهێنێ ناو چارەسەریەکە بەڵام هانی دەدەی کە بیکات، واتە ئەوەش پرۆگرامێک ترە. بۆیە مۆتیڤیشنال ئینتەرویو دەورێکی زۆر زۆر گرنگی هەیە لەو بابەت. دەست خۆش دەست تۆش خۆش بێ. دەستەکان دڕم کردەوە. من یەک پرسیارم هەبوو لەسەر ئەو شتانەی کە تیگەرەشە چوات پێگوتی ینی ئەوانەی کە زیاتر ئاڵودەی دەکەنیان هۆ ئاڵودەبوونەکەی ببیر دێنەوە چ دەکەن لە ئەو کەسانەی نومنە ئیشی لە شوێنەکە کە وای لێ دەکا بیڕوژێنیتن یاخود برادرەکانتی کە نایە واز دەبینیان نایە واز لە ئیشەکەی بینیتن. یعنی پرسیارەکە بزەبت چیەوە تا نایهێ واز لە ئیشەکەی بێنێ لە کاتێکدا لە ناو تریگەرەکەشدایە قەزت؟ بەڵێ یان نایە واز لە برادرەکان بینی کە برادرەکانی هۆکارەکەن یان بەبیری دێنەوە. ئۆکێ دەست خۆش. بێگومان وەکو لە یەکێک لە تەکنیکان باسم کرد مۆتیڤیشن ئەند بای ئین هەیە. تۆ مەسەلەن کەسەکە بۆی ڕوون دەکەیەوە کە حتا سوودی
سود و زیانەکە خۆی قەرار دەدا طبعاً لەسەر ئەو شتەدا تۆ بۆی ڕوو ناکەیەواتە تۆ چونکە گەر هات و خۆت قسەت کرد لەو بابەتەدا برادەرەکەت سوودی ئەوەیە و برادەرەکەت زیانی ئەوەیە ئەو کاتە تۆ ئەدڤایسی دەکەی باشە بۆیە عادەتەن خۆتان بە دوور بگرن لەو شتانە کە ئەدڤایس بکەی بە کەسێکی تر بە خۆی تەنها تۆ ڕێگایەک بە بۆەوەی کە خۆی قسە بکە خۆی شتی بەبیر بکەوێتەوە مەسەلەن پێی دەڵێی بەڕای تۆ سود و زیانی برادەرەکانت چییە مثلا بە یەکێک لەو برادرانێک کە وەکو زۆر تریگەرە لەوانێ زۆر لەگەڵی هات و چۆ بکات و هۆکار بێ بۆ ئەوەی کە توش بێت ئۆکێ سەبارەت بە پرسیارەکە جارێکی تر کەواتە تۆ دەبێ وەها کەسەکە هۆشیارکەیەوە و پێی بڵێ کە ئایا ئەو برادرت بە تایبەت چ سوودێکی هەیە بۆ تۆ باشە و زیانی چییە بۆ بەڕێزان سڵاوتان لەبێت دوعاخان بووە بزانەوە پرسیارێک کرد وەڵامەکە گەیشت بەڵێ کاکتوانە دەستی خۆش بێت بەڕێزان سڵاوتان لەبێت باشە مامۆستای ڕێزدار سڵاوت لێبێت زۆر سپاس بۆ وجودت سپاس بۆی کە کاتی خۆت بە ئێمە بەخشیت ڕاستی من ویستم بپرسم کاتێک بەڕێزتان مەسەلەن لە مەجالێکی ئینتەرویوە ئیشەکەن بۆی کە چارەسەری ڕەفتاری بکەن بۆ گرفتێکی ئالوودەبوون طبعاً تارگێتەکە ئەوەیە کە تۆ ئەم چارەخوازە لەم ئالوودەبوونە یاخود لەم مادەیە کە پێی ئالوودەبووە دەربچێت وایە تایرە ڕاستن مەسەلەن مامۆستا هەندێک جار پێویست نییە ئەمە ئیش لەسەر هۆکاری توشبوونەکە بکەین پێشەوەی کە ڕێگا چاری بۆ دابنین چکە جاری وایە خودی دۆزینەوەی کێشەکە لە ڕووی هۆکار بکەم کەسە چۆن توش بووە بە بڕای من ڕەنگەمە بەشێکی چارەسەرەکە بێت ئەها مەبەستت لەوەی کە چۆن توش بووە بەڕای تو هەر هۆکارەکە نییە واتە خۆی واتە سەبەبی ئەوەی کە توش بووە چییە یعنی مامۆستای ڕێزدار من مەبەستم لەوە بوو ئایا کرێ مەسەلەن چارەسەرکار ئیش لەسەر چارەسەرکردنی هۆکاریش بکات مەسەلەن بێگومان خۆی سەیریکە هۆکار تۆ عادەتەن ناتوانانی خودی هۆکارەکە ئۆکەی ئێمە کاتێک کە باسی تریگەر دەکەین سیچوەیشن خۆی چی وای لێ کردووە تر کەسەکە لەوانەیە مەسەلەن لەوانەیە خەمۆکی هەبوو بێت تووشی مەسەن خۆی ئۆڕدی نەخۆش بوو بێت و قەزم لەوەی کە دیپرێشنی هەبوو بێت خەمۆکی هەبوو بێت تووشی ئەو مادەیە بوو بێت مەبەستەکەت ئەوەیەوە نیە مەسەن ئەگەر ئاوها بێ مەسەلەن مامۆستاتوانای ڕێزدار بۆی کە کەمێک ڕوونتر بێت بەگریمان کەسێک هەیە تووشی خەمۆکیەکە بێت لە دەرەنجامێم خەمۆکیە پەنابات بۆ مادێک بە بڕای بەڕێز دەکەم جار ئەبێ خەمۆکیی چارەسەر بکرێت یان هەردووشی بەیەکەوە یان نازانم حەزم کرد بەڕێز وڵامتیتە بالضبط منیش مەبەستم بۆ ئەو پەیامە بگەین بەو شێوازەی قەست ڕاستی هەدەفی سێشنەکە دواتە تۆ لەناو مەسەلەن تۆ جارێ هەدەفت ئەوە نییە کە خەمۆکیەکە نەهێڵی باشە تۆ دەبێ مادەکە بۆ ئێمە چکە کاتێک کە عادەتەن هەمان تەکنیک و ڕێگای CBT بەکار بنمونە ئەگەر بەکار بێنی تۆ بۆ ئەوەی کەسەکە خەمۆکی نەمێنێ باشە دەکرێت لە ناو پرۆسە چارەسەریەکەی ئالوودەبووندا ئیستیفادە لەو تەکنیکانە بکە بەو ڕێگایە کە تۆ بچی سود بۆی خەمۆکیەکە نێن لە ناو ئالوودەبوونەکەدا کێشە خودی کێشە سەرەکیەکە کە ئالوودەبوونە چارەسەری دەکەی ئۆڕدی ڕێگای تر بەکار دێنێت بۆ ئەوەی کەوا ئەو خەمۆکیەی نەمێنێ واتە خۆی فێر دەکرێت لە ناو پرۆسەکەدا فێر دەکرێت کە خۆی دوورکەوێتەوە لە واتە خۆی دوورکەوێتەوە لەو شتانەی کە کاریگەری خراپتر دروستەکە بۆ سەر هۆکارەکە مثلەن بۆ سەر خەمۆکیەکە تەمام بەڵام تۆ بۆی پوختیکەینەوە هەدەفی تۆ چارەسەرکردنی ئالوودەبوونەکەیە نەک خەمۆکیەکە بۆ چونکە تۆ ئەو کەسە سێلف مێدیکێتەوە و پێی وایە کە ئەو مادەیە بەکار نەهێنێ خەمۆکیەکەی ناڕوە بەڵامە تۆ وها فێری دەکەی کە ڕێگای تر هەیە بۆی ئەو دڵتەنگی و خەمۆکی بڕوان نەک تەنها ئەو مادە وازحە زۆر وازحە مامۆستاکیان دووبارە سپاسگوزاری بەڕێستانم سپاس بۆ وجودتان سپاس بۆ پرسیارن جەنابیشت مەمنون زۆر سپاس مامسا دەنگم زێر بەڵێ ناسفان مامسا پرسیارێکم هەبوو ئەو کەسانی کە
ئاڵوودە بوون بەڵام تەمەنێکی بچووکیان هەیە لۆ نمونە لە تەمەنی 14 لۆ 17 ساڵ یعنی تەمەنی هەرزەکارین ئایا هەمان ڕێگەی چارەسەریان لۆ بەکاردێنی کە لە سەرەتای توشبوونن بە و با بڵێم مادە هۆشبەرە؟ دەست خۆش پرسیارەکەت جوانە لە ڕاستیدا هەمان تەکنیکە بەڵام بە شێوازێکی تر واتە ئیش لەسەر مثلەن حسب CBT ئەگە خۆت قەزمان لەسەرەوەی کە پرۆگرامی چارەسەری لەناو CBTدا چونکە CBT بەپێی تەمەنەکان دەگۆڕێ واتە لەناو تەکنیکان دەتۆش قەزم لەناو پرۆگرامەکاندا تەکنیکی تر بەکاردێنی باشە بۆ منداڵ یعنی تۆ هەمان قسا و هەمان شێوازی دەربڕین بەکار ناهێنی بۆ ئەوەی کە مثلەن کەسێک تەمەنی 18 ساڵە و بۆ کەسێک تەمەنی 32 ساڵە 15 ساڵە هەرچەندە ئەو بڵاوی مادەکان بۆ شێوازە لەو تەمەنی کە با بڵین منداڵ نا بەڵام لە تەمەنی باڵغبوون و واتە گەورەبووندا هەیە زۆر بڵاوە تاوان لەو تەمەنەدا بەس هەمان ڕێگا بەڵام بە تەکنیکی جیاواز باشە هەمان پرۆگرام بەڵام بە تەکنیکی جیاواز و هەندێک پرۆگرامی تریش هەیە تایبەت دانراوە بۆ ئەو تەمەنانە واتە دەکرێت مثلەن بەڵام لەناو CBTدا جیای نەکردوتەوە خۆی بڵین CBT بۆ مثلەن بۆ ئالوودەبوون بۆ ئەو تەمەنە هەمان طریقە کە زۆرن ڕێگا چارەسەریەکان لەناو CBTدا زۆرن بەڵام بە تەکنیکی جیاواز وازحە ڕێزان چیتر پرسیاری هەیە کەسی تر پرسیاری هەیە نازانم گوێتان لە منە کەسێک پرسیاری هەیە وەختەکەش زۆر ڕۆیشتی ئەگەر پرسیارتان هەیە ئاڕاستی مامۆستای بکەم بە وەڵامتان بداتەوە مامۆستا ڕێزاد کاک عەبدوڵای بڵێ دووبارە داوای لەبەر نەکەم کە کردم بە دوو پرسیار بەڵام لام گرنگ بوو بەڕێی بەڕێزیشتانم لا گرنگە لا پرۆسەی چارەسەرکاری هزری مەسەلەن ببوورە ڕەفتاری لە حاڵەتی ئالوودەبوونە هیچ ئیشێک لەسەر ژینگە ئەکرێت بە نمونە یعنی ئەتوانین ژینگەش بکەینە دەرچەیەک بۆەوەی کە بتوانین سوودی لێ وەربگرین لیتر لە هەموو ڕەهەندەکانیەوە یان تەنها ئیشی ئێمە مەسەلەن ئەوەیە کە پێشنیاری کۆمەڵێک ڕێگا بکەین کە ئەم مرۆڤە بگاتە جۆرێک لە حاڵەتی ئاگایی کە ئەم گرفتەی هەیەی یان ئەم شتەی کە خۆی پێوە گرتووە ڕەنگە جێگرەوەیشی هەیە بەتە چارێکە بەڕێزت فەرمووت ئایا ئیشی ئێمە بەتەنیا ئەمەیە یان ئەشتوانین هەندێک جار سوود لە ژینگە وەربگرین یان ئەستن جاری وای خودی ژینگە خودی کێشەکە بێت ژینگە هیچ ڕۆڵێکی هەیە لەم بابەتەیە بێگومان لە هۆکارەکاندا باسم کرد کە ژینگە دەورێکی زۆری هەیە لەوانێ بە تەفاسیلی نەچبمەتە سەر بابەتەکە بەس بێگومان معادەتەن کە دەڵێن بایۆ سایکۆ سۆشیال و حتا ئێستا سپریچواڵی شاتووە یعنی بایۆلۆجی و سایکۆلۆژی و سۆشیال دەوری هەیە بە تایبەت کە ئێستا ئەو بابەتە زۆر دەورێکی گرنگی بۆ ئالوودەبوون و بۆ مادەکان هەیە یعنی لایەنی سۆشیالی کە بۆ خۆی بە شێوەیەکی گشتی دەوروبەر و کۆمەلگا و ژینگە دەگرێتەوە زۆر گرنگە کە بتوانرێت ئیش لەسەر ژینگە بکرێت بەڵام تۆ پێشنیار دەکەیت تۆ ئیشی خۆت دەکەیت بەڵام لەوانەیە ژینگە گۆڕینەکە ئیشی تۆ نەبێت کە بۆ کەسە بیکەیت تەنها دەڵان ئێستا لە پرۆگرامە جیهانیەکان و لە کۆنفرانس و لە میتینگەکانی جیهان کە ئیش لەسەر ئەو بابەتە دەکەن تەداخول دابین دەکەن مەسەلەن چۆن بتوانرێت کەسێک کە سۆشیال وەرکەرێکە ئیش لەسەر ئەو بابەتە بکە یعنی
ببێتە پێکاتەیەک ببێتە تیمێک بۆ ئەوی پرۆسە چارەسەریەکە خێرا بکەن کەیس مانیجمنت ئیدارەی کەیسەکان بکەیت تۆ چۆن بتوانی باشترین ژینگە بۆ کەسەکە دابین بکەیت سەلەن ئێستا زۆر باشەکە لە وڵاتی ئێمەوە نیە بەڵام لە هەندێک وڵات هەیە کە دەبینن کەیسەکان لەسەر جادە کەوتونەوە نیە ماڵیان نییە پێشەوەی تۆ هیچ تەداخۆلێ بکەی بەڕاستی یعنی تۆ پێشەوەی هیچ پرۆگرام و هیچ چارەسەرێک دابین کە تۆ پێویستە ماڵ بۆ ئەو کەسە بدۆزیەوە ینی بۆی لۆنا ئەو ژینگەدا دەرچێت بێتە شوێنێکی تر کاتکە ژینگەکەی دەگۆڕێ ئۆکەی ئەو جارە تەداخولاتەکان دەست پێ دەکات بێگومان ژینگە دەورێکی زۆر گرنگی هەیە زۆر سپاس مامۆستای ڕێزداری سپاس بۆ چەنەویست ئەوزانم تا هیچێک پرسیاریان نیە لە کۆتاییدا سپاسی ئامادەبوونی یەک بێکتان دەکەین دەستەکانی توش خۆشوی مامۆستا و لە کۆتاییدا مامۆستا هیچ پێشنیارێک ڕخنەیەک تێ دەربارەی سایکۆفیر دەستان خۆش بێ زۆر سپاس ینی خۆشحاڵم بەڕاستی کەەوە باسییان کرد ینی هاتشینە ناوی ئەمەلیان بینیمان دەستان خۆش بێت هیوادارم سەرکەوتوو بن وە گرنگی بکەن بۆ بابەتە دەرونیانەوە وابزانم دەمێکیش لەسەر بوارەکە دەکەن بێگومان هەدەفی ئێمەوەیە کە خەڵک هۆشیارکەینەوە پێم وایە کارکی کەسە و لە جێگای خۆشی دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت کە خەڵک هۆشیار کاتەوە و داوای چارەسەری دەرونی و ڕۆڵتان هەبێت لانی لە هەموو جێگایە تاوان تۆ گیانی ڕۆژانە ئەوە نیە کە تۆ پەر خەڵک هۆشیارکەوە بەڵام ئەوەندەی کە حتا لە مەجالەکەی خۆتدا دەتوانانی مەسەلەن گرنگی بۆ بدەیت و ئێوە شاتون وەکو سایکۆفەر ینی بێگومانەوە دەستپێکێکی زۆر باشە هیوادارم لە بوارە جیاجیەکاندا و پلانی باشتانە بێ حتا بیکەنە لە ئۆنلاین و دەرچن بێنە ناو عملی و ژیانی خەڵکو و کۆنفرانسی گەورە و شتکەن کۆنفرانسکەن دەستان خۆش بێت سوپاس بۆ پرسیارەکانتان خۆشحاڵم کێ پرسیاری هەبووەوە دوایەوە نازانم چۆن پەیوەندیم پێوە دەکەن شتێکتان ویست بێگومان خۆشحاڵ دەم کە ئاوکارتان بوون سوپاس بۆ هەمووتان دەستەکانی توش خۆشوی مامۆستا زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بووین کە بەشداریت کە لەوێ بینارەکە سپاسی یەک بێکی ئامادەبووانش دەکەین کاتێکی خۆش خواتان لەگەڵ